بەڵێ بەڕێزان سەبارەت بە پێگەی کورد لە پێکهێنانی حکوومەتی نوێی عراقی هەروەها کاریگەری ململانەی نێوماڵی شیعە لەسەر دروستبوونی حکوومەتی نوێی عراقی گفتوگۆ لەگەڵ بەڕێز کامەران غەریب چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە کە کامەران سڵاوت لێبێت چوارچێوەی هەمانجی دەڵێت بەبێ کورد و سونەش ئەگەر بەشدار نەبن ئێمە حکوومەت پێک دەهێنین و کاری خۆمان دەکەین ئەمە چۆنە دەکرێت حکوومەتێکی باش دەبێت ئەو کات؟ بەڵێ شەوتان باش دیارە پاش 9 مانگ و 14 ڕۆژ لە چەقبەستووی پرۆسەی سیاسی لە عێراقا کە ماوەیەکی زیاترە لە لەدایکبوونی مناڵێکی ئاسایی ئەمەش نیشانەی ئەوەیە کە هێزێکی دەرەکیەوێت لە دەرەوەی سنوورەکانی عێراق ناوچی ئەم حکوومەتە گرێ بدا تاوەکو ئێستا ململانەکان بەردەوامن چوارچێوەی هەماهەنگی لە پاش هەڵبژاردنەکانەوە سێ لەمپەری گەورەی لەبەردەما بوو یەکەمیان هاوپەیمانەتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و سەدر و هەروەها سونەکان لەمپەری دووەم کشانەوەی مقتەدا سەدر بوو بە 73 ئەندام پەرلەمانەوە لە پرۆسەی سیاسی کە ئەمە ترس و لەرزێک و هەروەها شڵەژانێکی زۆری خستە ناو شەقامی سیاسی عێراقەوە و دوایین لەمپەریش لەبەردەم ئەم هاوپەیمانێتیە بۆ پێکهێنانی حکوومەت کە ئێستا ئەبوایە پاش کشانەوەی سەدر ئاهەنگ بگێڕن بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیانەیە کە ئەدرێتە پاڵ نووری مالکی بە دڵنیاییەوە چوارچێوەی هەماهەنگی لە پێگەیەکان نییە کە مەرج بۆ کورد یاخود بۆ هیچ پێک هاتەیەکی تر لە عێراقا دابنێت چونکە ئەو خۆی زۆر بەباشی ئەزانەیە کە لەگەڵ ئەم هەموو ململانەی کە لە سنوورەکانە هەیە وڵاتانی دراوسەی ئێمە هەروەها ناوچەکە خەریکە ئەکوڵێ ئەو ناتوانێت بە بێمنەتی مەرج و سنوورێک بۆ ئەو هێزە سیاسیانە دابنێ بۆ لەبەر ئەوەی ئێمە ئەزانین کە سێ کوتلەی براوە هەبوون لە عێراقا کە سەدر و پارتی دیموکراتی کوردستان و سونەکان بوون لەگەڵ کشانەوەی سەدر لە پرۆسی سیاسی بە شێوەیەک لە شێوەکانە و هاوپەیمانێتیە تا ڕادەیە کاڵ بۆەوە تۆپەکە کەوتە گۆڕەپانی چوارچێوەی هەماهەنگیەوە کە تا چ ڕادەیەک ئەتوانن سوود لەم گۆڕەپانە بەتاڵە بکەنەوە کە سەدریتیانە بەڵام دیارە ئەو ململایانەیانەی ناو خودی چوارچێوەی هەماهەنگیش وەکو لە تۆمارە دەنگیەکانی نووری مالکیدا دەرئەکەوێ وای کردووە کە ئەوان لە ناو خودی خۆشیانە نەتوانن لەسەر کاندیدێکی یەکگرتوو بۆ سەرە گۆزیران ڕێککەون چجای ئەوەی کە مەرجدانێن بۆ کورد و بۆ سونە باشە کورد یانی لەم نێوەندەدا چی بکات بەبێ ڕێککەوتنێکی سەرکاغاز بجێتە نێو حکوومەتەوە سناریۆکانی کابینەکانی ڕابردوو دووبارە نابنەوە بەڵکو خراپتریش یاخود سڕوو دەدات نەخێر ئێمە ئەزانین کە پێشتر پارتی دیموکراتی کوردستان کە ئەو ڕێکەوتنەی لەگەڵ سەدر و سونەکان ئیمزا کردبوو دوو ڕێکەوتنی جۆراوجۆری لەگەڵیانە ئیمزا کردبوو چ بۆ پێکهێنانی حکوومەت چ بۆ 4 ساڵەی حکومڕانیەوە بە دڵنیاییەوە پارتیش وەکو یەکەمین لیستی براوە چ لە ناو کوردستانە هەروەها وەکو حیزبی سیاسی یەکەمین حیزبی سیاسی لە هەموو عێراقا بەپێی بە ڕێژەی دەنگ و کورسی ئەوەندە ئەزمموی سیاسی هەیە کە بە چاوبەسراوی نەچێتە ناو ئەو پرۆسەیەوە بەڵام لێرەشدا لەمپەرێک هەیە لە بەردەم پارتی و کووردا کە ئەو یەکنەگرتنەی کووردە بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکی کۆمار ئەمەش کە خۆی لە خۆیدا بە شێوەیەک لە شێوەکان درێژکراوەی ئەو ململانێک گشتیەیە کە عێراقی گرتوتەوە هەروەها ئەو دەسوەردانە ناوچەیەی کە هەندێک لە وڵاتانی ناوچەکە بەو ئومێدەی کە بتوانن حکوومەتی داهاتووی عێراق بەرەو لای خۆیان ڕابکێشن یاخود هیچ نەبێ کۆمەڵێک لەو کارەکتەرانەی کە سەر بەوانن لە ناو حکوومەتی داهاتووی عێراقا جێگیریان بکەن زۆر باشە ینی بەشێک لە چاودێران باسی ئەوە دەکەن کە ئەم هەڵبژاردنەی کە کرا گەلی عراق ئەوانەی سزادا کە پێشتر گەندەڵکاران بوون دەنجی پێویستیان نەهێنا بەشێک لە چاودێران ئەوە دەڵێن ئەوەی ئێستا دەنجیان نهێناوە دەیانەوێت حکوومەتی عراقی دروست بکەنەوە ئەوشی کە دەنجی هێناوە ئێستا بۆ خۆی دانیشتووە توانم قسەیە لێک دەدەیتەوە
بەڵێ پێشتر من هەر لەم شاشەیەوە باسی ئەوم کردووە کە چوارچێوەی هەماهەنگی کۆمەڵە دۆڕاون کە براوەیەک سەرۆکایەتیانە کاکاویش نووری مالیکیە بەڵێ گەلی عێراقەوانەی سزادا وەکو ئێمە بینیمان لە هەرێمی کوردستانیش کۆمەڵێک لەو دەنگە نەشازانەی کە دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لە بەغدا هەنگاویانە نا سزادران و جارێکی تر نەیانتوانی بچنەوە ژێر قوبەی پەرلەمانەوە بە دڵنیاییەوە ئەم پرۆسەیە زۆری ماوە ئێمە ئەزانین کە هەر لە شەڕی ڕوسیا و ئۆکرانیاوە هەتا وەکو سووریا و لوبناان و یەمەن و عێراق و هەروەها پەیوەندیەکان و ناکۆکیەکانی ئێران و ئیسرائیل ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئەمریکا وڵاتانی ئەوروپا و ئێران کە تاوەکو ئێستا ئەنجامی نەبووە پرۆسەی ناردنەدەرەوەی غاز چ لە قەتەرەوە بۆ تورکیا و ئەوروپا چ لە غازی ئێران لە ڕێگەی عێراقەوە بۆ ئەوروپا هەروەها ئەو ڕێگریانەشی کە بۆ ناردنەدەرەوەی غازی هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەکرێ ئەمە هەمووی بە شێوەیەک لە شێوەکان پازڵێکن کە یەک بە یەکەوە بەسراون کورد ئەبێ لەم کاتەیە زۆر وریابێ بە خوێندنەوەی ئەو پەیوەندیە نێودەوڵەتیانەی کە ماوەیەکی زۆرە لە 16 ئۆکتۆبەرەوە چ کورد پێویستە هەماهەنگیەکی زیاتر لە نێو خودی خۆیدا هەبێ هەروەها وڵاتانی دراوسێی بە شێوەیەک لە شێوەکان بتوانێت ڕازیکە بە پێی سیاسەتێکی کاتیش بێ کە ئەگەر تەنانەت دژمنیشی ئەگەر دۆستیشی نەبن دژمنیشی نەبن بۆ ئێمە چونکە پێویستمان بەکاتە لەم کاتە حەساسەی کە عێراق تایە ئەوکوڵێ وەرەوە ناوچەکە ڕوبەڕووی کۆمەڵێکی زۆر لە ململانێ و هەڕەشە بۆتەوە ئێمە بابەتی ناوخۆمان زیاتر لە هەموو کاتێک گرنگیەکی زیاتری هەیە پێویستە چ پارتی دیموکراتی کوردستان چ یەکێتی نیشتیمانی کوردستان درک بەو مەترسیانە بکەن چونکە دوجار ئێمە وەکو کورد لە عێراقێکا کە بەناو فیدراڵیە هیچ دەرگا و پەنجەرەیەکی نییە هەموو وڵاتانی دراوسێ ئەتوانن دەزوەردانی تیا بکەن لەبەر ئەوەی وڵاتمان نییە کیانێکی سربەخۆمان نییە چواردەورمان دوژمنمانە زیاتر زیانمان بەرەکەوێت تاوەکو خودی عێراق چوو بۆ لەبەرەوەی ئێمە ئازانین عێراق کیانێکی سیاسیە و کیانێکی ڕسمیە و سنوورێکی سیاسی هەیە کە ئەتوانێت هەر حکومێک لەسەر دەسەڵات بێ ئەو سنوورەکانی خۆی بە هەمان شێوە و سنوورانە و جێگیر بکەن بەڵام ئەمە بۆ دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی جیاوازترە ئێمە بینین ڕۆژانە تورکیا هەڕەشە لە سنوورەکانی هەرێمی کوردستانەکە ئێران بە هەمان شێوە هەڕەشەمان لێکا و لەناو شارەکانمانە موشکمان تێگرێت. بەڵێ کامەران هەر دەمەوێت دوا پرسیارشت سەبارەت بە پێگەی کورد لە حکوومەتی عراقیدا لێ بکەم کورد ئەگەر هات و کورد و سونە ینی بەشداری ئەم حکوومەتەیان نەکردوەوە حکوومەتە ئەگەر پێک هات لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتان توزانم بە جۆرێک لە جۆرەکان ینی ئاعتراف بەم حکوومەتە دەکەن واگەر بێت و ینی ئەگەر چی بەسەر دێت ینی ئەگەر پێک هات ئەوانە ئەوەش نەبوو سەرکەوتو دەبێت بەبێ کورد و بەبێ سونە حکوومەتێکی ئاوا بەڵێ من بە دووری ئەزانم ئەم حکوومەتە پێک بێ لەبەر ئەوەی چوارچێوەی هەماهەنگیش وەروە هێزە سیاسیەکانی تریش زۆر باشە زانن کە دوورکەوتنەوەی ڕەوتی سەدر و ئەندام پەرلەمانەکانی لە پرۆسەی سیاسی لە عێراقا زیاتر مەترسی هەیە تاوەکومانەوەیان بۆ لەبەر ئەوەی ڕەوتی سەدر شەقامی بەدەستە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان سیاسەتی خستۆتە شەقامەوە واتە داوێتیە دەست خەڵک هەروەها نووری مالکی و هادی عامری وەکو دوو کارکتەری سەرەکی کە تموحی ئەوەیان هەبوو کە پۆستی سەرۆک وەزیران وەرگرن ئەوان بە شێوەیەک لە شێوەکان دوور خراونەتەوە لەو پۆستە و دوجاریش بڵاوبوونەوەی ئەم تۆمارە دەنگیانەی کە ئەدرێتە پاڵ نووری مالکی و هەروەها زنجیرەیەک تۆماری دەنگی تریش کە عەلی فازڵ کە بڵاوکەرەوەی ئەو تۆمارە دەنگیانە باسیەکە هیچ سەرکردە سیاسیەکانی تری عێراق بە هەمان شێوە من بە دووریە بینم حکوومەتی عێراق بەم زوانە پێک بێ هەروەکو لە وتارەکەی مقتەدا سەدر پاشکشانەوەی لە
پەرلەمان بە 3 جار باز لە دەستەواژەی هەڵبژاردننی ئایندە ئەکا واتە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە دیسان ئەم هەڵبژاردنە لەگەڵ ئەوەی هەڵبژاردننی پێشوەختە کرا بەڵام حکوومەت پێک نەهات ئێستا کاتی هەڵبژاردننی ئاساییە بە پێی بە ئەوە ماوەی کە دانراوە هەڵبژاردننی ئاسایی بکرێ ئێمە ئەزانین کە ئەم حکوومەتە تاوەکو ئێستا کە هێناوێتی بکەوا بۆ 10 مانگە چێ نەیتوانیوە ئەو کابینەیە تەشکیل بکات لەگەڵ ئەوەشا یەک لە دوای یەک سۆپرایزی زۆر زیاتر دێتە ناو پرۆسەی سیاسی عێراقەوە کە دوایینیان ئەم فایلە سەوتیانە بوو بە دڵنیاییەوە هێزە سیاسیەکان لەمە بێدەنگ نابن بۆ لەبەر ئەوەی نووری مالکی لەو فایلە دەنگیانە هێرشی کردوتە سەر کورد هێرشی کردوتە سەر مەرجعیەت ئەگەر ئەم دو پرسیاران بە کورتی وەڵام دەیتەوە دەکرێت بڵێن داهاتووی عێراق دوای ئەم وەزعە دۆخێکی خوێناوی لە گۆڕێدا هەیە وەکەوەی کە زۆرێک لە چاودێران و تەنانەت خەڵکی سەر شەقامیش باسیەوە دەکەن یەکێک لە سیناریۆکانەوەیە بەڵێ دوور نییە بۆ لەبەرەوەی عێراق منجەڵێکە دایم ئامادەی کوڵانە ئەو پێکاتە ئەتنیکیەی کە لە عێراقا هەیە هەروەها پێکاتە نەتەوەی و ئاینیە کە لە عێراقا هەیە ئەو دەمارگیریە ئاینیەش کە هەمیشە ئامادەیە بۆ کوشت و کوشتار و کوشت و بڕین وەکو لە پەیامەی زۆربەی سەرکردە عەرەبە شیعە و سوننەکانە دەرەکەوێ دوور نییە ئەمە سیناریۆیەک بێ بەڵام دوجار ئەبێ کورد زۆر وریا بێ کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەلامەت لە هەر سیناریۆیەک لە سیناریۆکانی کە عێراق ڕوبەڕوویە بێتەوە دەرباز بکات. بەڵێ بەڕێز کامەران غەریب چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت. سپاس بۆ ئێوەش.